پێش ساڵی 2014 و هاتنی چەکدارانی داعش بۆ عێراق و هەرێمی کوردستان و لێبڕینی بودجەی هەرێم لەلایەن بەغدادە و ناداری حکومڕانانی هەرێم خواستی هاوڵاتیان بۆ پینەچێتی و نۆژەنکردنەوە و چاکردنەوەی پێڵاو کەمتر بوو. بەڵام لە ئێستادا بەهۆی هاتنی قەیران و کەمبوونەوەی دەغڵی گیرفانی هاوڵاتیان خواست لەسەر چاکردنەوەی پێڵاو و پێداویستیەکانی ڕۆژانە و جامدا و جلوبەرگەکانیان زیادی کردووە. بەو هۆیەوە لە ئێستادا و لە وەرزستاندا هاوشێوەی بەشێکی تر لە پیشەوەرەکان پیشەی پینەچێتیش بوژاوەتەوە. سەرەتا من ناوم سامان سەعیدە، لە گەرگە جوانەکەی سامکەرەنە دایک بووم. بەڕاستی من هەر لە مناڵیەوانێ خولەیم ئیشە بووم و زۆرم حەز لە ئیشەکەی خۆمە. ئیشەکەی خۆمم زیاد لە حەد خۆشەوێت و یعنی بەحەقەت کاتی خۆی تەمانامەکەرم ئیشە بکەم. زۆرم حەز لەم ئیشەی خۆمە و سوپاس بۆ خوای گەورە زۆر پێی مرتاحم و زۆرم حەز لێیە. بەنسبەت ئیشی ئێمەوە من احتیاجی بەیانیان نییە بە تا ئێوارە لە دوکانەکەی خۆما ئیشەکەم و سوپاس بۆ خوای گەورە ئیشێکی باشە و مرتاحم لێ و دڵم پێ خۆشە و مەزاجی کابرا وەربگریت و مەزاجی کابرا بزانیت. ئیتر لە هەموو تەبیعەتی ڕووتی ئەکات، تەبیعەتی هەیە تەبیعەتی خۆشە، هەیە تەبیعەتی ناخۆشە، ئەبێت لەگەڵ هەموویان بگونجێت، ئەبێت لەگەڵ هەموویان مسامەحە و هەبێت. ئیتر ئیشەکان 2000 بەرێ ئیشەکان پێڵاو چاکەین، پوت چاکەین، جانتا چاکەین، هەموو شتەکان چاکەین. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی. ئیتر بەنسبەت ئیشەکانەوە بەیانیان نیین هەتا ئێوارە لێرەم و ئێوارە ڕۆمە و ئیتر لە هەموو خەڵکێک ڕومانتیەکە بێت لەگەڵ هەموویان تەعاملی خۆش بێت، لەگەڵ هەموویان بزانی چۆن قسە ئەکەیت، بزانی چی ئەڵێیت. ئیشی ئێمەش مەوسمیە بە زۆری بەحەقەت. ئیشی ئێمە ئیتر لە پاییزەوە دەست پێکات هەتا بەهار. ئیتر لە بەهارە مەوسمی کڵاش و نەعل و شەحاتە و شتی وایە کەمە بێتەوە هەتا پاییز. ئیشەکەی ئێمە تەقریبەن زستانەیە. ئیشی ئێمە بە زۆری لە زستانە هەیە. ئیتر زستانان ئەڵێ پینە و پەڕۆ هاوینە قنج قنج بڕۆ. ئیشەکەی ئێمە پینە و پەڕۆیە. ساڵی 1991ەوە ئەم ئیشاکەم زۆر مناڵ بووم، یعنی تووکم لێ نەهاتوە، ڕژ و سمێڵم نەهاتوە خەریکم، یعنی زۆر دەمێکە لەنەوەیەکەوە من خەریکم. ئێتر بە حکومەوە تۆ خەڵک زۆرە و ناسێ، من فەرقم هەیە لەگەڵ خەڵکی ترا. چاو ماچەکەم بەڕێزی. عەلەیکە سەلام و چاو ماچەکەم هاجەرگێکیان. سلام علیکم. کاکە 3000 بەنی. چاوێت خۆ. کاکەت نییە؟ هذا لك.